ئێستا حکوومەتی عراق زۆر فشار دەکات بۆ ئەوەی کە ئاوارەکان لە هەرێمی کوردستان بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. دەڵێت ئێمە هەموو شتێکمان بۆ فراهم کردوون بۆ ناگەڕێنەوە. گفتوگۆی زیاترەکەم لەبارەوەی کە بۆ ناگەڕێنەوە بەڕێز عەلی سەعید بەڕێوەبەری داتا و زانیاری لە ناوەندی هاوانگی قەیرانەکان و ئاوارەکان لە هەولێرەوە میوانی منە. بەڕێز عەلی سەعید زۆر بەخێر بێ بە کوردستان 24. با بۆ دەست پێ بکەم هەرێمی کوردستان ڕێگرە لە گەڕانەوەی ئاوارەکان بۆ ناوچەکانی خۆیان؟ زۆر سپاس بۆ دەرفەتە ئەم کاتێک جەناب و سەرجەم بینەرانی K24 باش. هەڵبەتە هەڵوێستی فەرمی ناوەندی هاوبەشی ئەمەنگی قەیرانەکان لە وەزارەتی ناوخۆ کە بەرپرسی ئەو دۆسیە وەکو دۆسیەیەکی مرۆیی لە هەرێمی کوردستان زۆر ڕۆم بووە و ڕامانگەاندووە لە زیاتر لە بۆنەیەک و لەگەڵ سەرجەم ئاژەنسەکانێتەوە بێتەوەکان ڕێکخراونە دەوڵەتیەکان لەگەڵ هەیئاتی دەولی لەگەڵ بەعساتی دیبلۆماسی تەکیدمان لەوە کردوتەوە کە بەڵ حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی لە گەڕانەوەی ئارەزومەندانی سەرجەم ئاوارەکان دەکات بۆ زەیدە ڕەسەنی خۆیان و ناچێتە ژێرباری گەڕانەوەی زۆرە ملەی ئاوارەکان یاخود داخستنی کەمپەکان بە فشار و بە بەکارهێنانی میکانزمێک لە چوارچەوەی پروتۆکۆڵ و پەیماننامە نێودەوڵەتیەکانی مافەکانی مرۆڤ و دەستوری عێراقیش نەبێتن ئەوەی کە بەشێک لە ئەو لایەنانەی کە ئەو جۆرە تۆمەتانە دەبەخشنەوە بۆ خۆیان ڕاپۆرتی نێودەوڵەتی هەیە کە ئەوە دەسەلمێنێک چ لایەنێک ناوێ ئەو خەڵکە بگەڕێتەوە و تاوانی ئەنجامداوە لەو شوێنانە. وەزارەتی بڵێم خەزانەی ئەمریکا راپۆرتێکی بڵاو کردوتەوە لە 2021 بەڕوونی باسی ئەو لایەنانی کردووە کە بوونەتە لەمپەر لە بەردەم گەڕانەوەی ئاوارەکان بۆ زەیدە ڕەسەنی خۆیان و راپۆرتەکەش ئێستاش لە وێبسایتەکان هەیە دەتوانن بیخوێنەوە. لە ڕاستیدا کۆمەڵێک فاکتەر هەیە بە تەحدیدی بوونی کۆمەڵێک گروپی میلیشیایی دەرچوو لە یاسا و هەروەها ئەوانەی کە لە چوارچەوەی با بڵێم سیستەمی بەرگری و ئاسایشی عێراق نین مەترسی لەسەر ژیانی خەڵک دروست دەکەن و بوونەتە هۆکارێکی ئەساسی لە سەقامگیرنەبوونی بارودۆخی ئەمنی لە ناوچەکە وەکو یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی نەگەڕانەوەی ئاوارەکان بۆ زەیدە ڕەسەنی خۆیان هەژمار دەکرێت. هەڵبەتە بوونی مەترسی لەو ناوچانەی کە بەتایبەتی کە لە دوای با بڵێم 2016 لەلایەن بەهێزا هاوبەشەکان و هێزی پێشمەرگە بۆ سوپای عێراق ئازاد کرا کۆمەڵێک هێزی دیکەی بەدیل لەوێ بەڕاستی ئێستا ینی کاران و کار و چالاکی سەربازی ئەمنیەکانی خۆیان ئەنجام دەدەن کە بوونەتە بەڕاستی مەترسی لەسەر ژیانی خەڵکی مەدەنی. باشە بەڕێزالی ینی حکوومەتی عێراق دەڵێ هەموو شتێکمان تەواو کردووە بۆچی ئاوارەکان ناگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆیان؟ ئەمە پرسیارە بۆچی ئاوارەکان ناگەڕێنەوە؟ لە ڕاستیدا بۆ خۆی ئەوەی کە پرسیارەکە دەکات دەبێت لە زیهنی خۆیدا وەڵامێکی بۆ ئامادەکرد بێ. چ شتێک وا لە ئاوارەیەک دەکات 10 ساڵ لە کەم پێک بژی لەوەی کە ینی نەگەڕێتەوە بۆ زەیدە ڕەسەنی خۆی ئەگەر هاتوو بارودۆخی ژیانی خەڵکەکە لە شوێنی ڕەسەنیان یەکجار خراپتر نەبێت لە بارودۆخی کەمپەکان دەبینن ئەوە 10 ساڵ تێدەپەڕێ بەسەر با بڵێم ئاواکردنی کەمپەکان و لە خۆگرتنی ژمارەیەکی زۆر تاوەکو ئێستا نزیکەی 155,000 کەس لەو 23 کەمپەی هەرێمی کوردستان دەژین کە 16 کەمپیان لە پارێزگای دۆکە و بەشی شێری ئەو خەڵکی ڕەسەنی شنگال و دەوروبەرین. هەڵبەتە خەڵکێک کە نەگەڕێتەوە بۆ ناوچە ڕەسەنی خۆی و ژیانی لە کەمپێک باشتر بێ ئەو پرسیارێکە پێویستە حکوومەتی اتحادی وەکو جهەی با بڵێم بەرپرس وەکولانی بەرپرس بەتابەتی وەزارەتی کۆچبەران وەڵامی ئەو پرسیارە بداتەوە. هەڵبەتە ئەو پرسیارێکی کراوەیە بۆ کۆمەلگەی نێودەوڵەتی بۆ ئاژەنسەکانێتەوە گرتوەکان بۆ نێودە دیبلۆماسیەکان بۆ هەیئاتی دەولی کە چ لە هەولێر چ لە بەغدا کار دەکەن. ئەوەی کە لە شنگال ڕوویداوە بە حەقیقەت پێویستە چارەسەرێکی ڕیشەیی بۆ بدۆزرێتەوە. ئەوەی کە لە شنگال ڕوویداوە تاوانی دژ بە مرۆڤایەتیە. ئەگەر سەیری چوارچەوەی بنەڕەتی ڕۆما بۆ دادگای تاوانی نێودەوڵەتی ساڵی 1998 بکەین ئەوەی کە لە شنگال ڕوویداوە تاوانی دژ بە مرۆڤایەتیە بەڵکو تاوانی جەنگ ئەنجام درراوە بە پێی هەر چوار پەیماننامەی ژنێف ساڵی 1949 پرۆتۆکۆڵەکانی با بڵێم پاڵپشتیکاری ساڵی 1977 تاوانی جەنگ لە شنگال ئەنجام درراوە جینۆساید لە شنگال ئەنجام درراوە پەیماننامەی نەیەشتنی پاکتایی بە کۆمەڵ و سزادانی تاوانکارانی ساڵی 1948 زۆر بە واضحی پێمان دەڵێت کە ئەوەی لە شنگال ڕوویداوە بڵێ جینۆسایدە. بە حەقیقەت ئەو مەسەلەیە لەو بۆعدەوە سیر ناکرێت کە جیهەتێک لە حکوومەتی اتحادی بێ بە 4 ملیۆن قەرەبووی ئەو خەڵکە بکاتەوە. ئەوەی لەوێ ڕوویداوە تاوانێکە دژ بە مرۆڤایەتی تاوانی جەنگە تاوانی جینۆسایدە. ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بە بڕاری 23/79 لە سپتەمبەری بەڵێ با پرسیارە بکەم کاک عەلی ینی حکوومەتی عێراق زۆر ڕژدە لە سەرگەڕانەوەی ئاوارەکان بۆ ناوچەکانی خۆیان بەڵام تا ئێستا لە راپۆرتەکەی ئێمە بینیت کە 90% قەرەبوو نەکراونەتەوە پرسی قەرەبووکردنەوەی و ئاوارە نەگەیشتووە بەکوێ؟
بەڵێ ئەو پرسیارێکی زۆر بەڕاستی لە شوێنی خۆیەتی و پرسیارێکی زۆر عەقلانیە. ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی با بڵێم سیکیوریتی کاونسل بە بڕیاری 23 هەفتانەوە لە سپتەمبەری 2017 لیژنەیەکی دروست کرد بۆ لێکۆڵینەوە لەو ڕاستیانەی کە ئەو تاوانانی داعش ئەنجامی داوە چ لە عێراق چ لە سووریا. ئەو تاوانانی کە ئەنجام دراون لە عێراق دژی یەزیدیەکان لە راپۆرتی با بڵێم بەردەم ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی وەکو جینۆساید ناسێنراوە. تعویزکردنەوەی ئەو خەڵکە دوو جۆرە با بڵێم مەسئولیت با بڵێم دەپێکێ. مەسئولیتێکی نێودەوڵەتی کە پێویستە لەسەر ئاستی نێودەوڵەتی قوربانیان با بڵێم قەرەبوو بکرێنەوە و مەسئولیتێکی با بڵێم حکوومەتی اتحادیە لەسەر ئاستی نیشتیمانی. ئەگەر سەیری مەسەلەی قەرەبووکردنەوە کام بکەین سێ جۆرە با بڵێم پەیوەبەندی یاخود با بڵێم سێ جۆر دابەشکاری دەگرێتەوە وەکو پۆلینکردن. یەکەم قەرەبووکردنەوەی ژێرخانی شنگالە. قەرەبووکردنەوەی ژێرخانی شنگال لە کاتی داگیرکردنی شنگال یاخود دواتر ڕزگارکردنی شنگال بەدەیان بۆم بەکار هات لە شنگال کە ژێرخانی ژیانی کۆمەڵایەتی و کۆمەڵگە و ژیانی ئابووری لە شنگالی تەواو وێران کردووە، نەک بەس لە شنگال لە ناوچەکانی دەوروبەری شنگالیش. بۆیە پێویستە ژێرخانی ئابووری و ئەوەی کە پێ دەوترێت ئینفراستراکچەر با بڵێم دووبارە نۆژەم بکرێتەوە. قەرەبووکردنەوەی دەرهاوێشتەکانی و لێکەوتەکانی جەنگ ئەو خەڵکە بۆ ماوەی 10 ساڵ ئاوارە بوو و 10 ساڵی لە تەمەنی خۆی لەدەستدا، بەشێکیان کاری خۆیان لەدەستدا، بەشێکی زۆریان لە کەمپەکان ژیان و زەبی ڕەسەنی خۆیان لەدەستدا. ئەوە جۆرێکی دیکە لە با بڵێم پۆلینکردنی قوربانیان کە بریتیە لە لێکەوتەکانی جەنگ. سێیەم بریتیە لە با بڵێم یاسا ئەو یاسایی کە لە ئاستی تعویزی قوربانیەکان دەرچوو، چ ئەوانەی کە ڕزگار بوونە، چ ئەوانەی کە با بڵێم بوونەکەم ئەندام بەهۆی ئەو جەنگەی کە لەوێکرا. یاسای ژمارە 8 ساڵی 2021 کە بە یاسای قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانیان ڕزگار بووان ناسراوە لە عێراق، هەتاکو ئێستا بە تاوی جێبەجێ نەکراوە. حکوومەتی اتحادی دەبێت لەوە با بڵێم وریانەتر و ڕشتر سەیری ئەو مەسەلەیە بکاتن. ئەوەی لە شنگار ڕوویداوە جینۆسایدا، تاوانی دژ بە جەنگە، تاوانی دژ بە مرۆڤایەتیە. ناکرێت خەڵکی سڤیلی شنگال بە 4 ملیۆن قەرەبوو بگەڕێنەوە زەیدی ڕەسەنی خۆیان. ئەوە بەڕاستی ئەگەر من وەکو یاسەناسێکیش قسە بکەم بەڕاستی تراژدیەکی زۆر خەمناکە لە هیچ دنیا شتیوان نەبووە. ئەگەر سەیری هەموو سەوابقی قەزایی دنیایی بکەین، ئەگەر سەیری هەموو حەوادیسەکانی دیکە بکەین کە لەو شوێنانەی کە تاوانی دژ بە مرۆڤایەتی، تاوانی دژ بە جەنگ، جینۆساید ئەنجام درراوە، بە هیچ شێوەیەک حکوومەتی دایک یاخود وڵاتی دایک بەو شێوەیە مامەڵەی لەگەڵ قوربانیەکان نەکردووە. ئەوەی لە شنگال هەیە قوربانیە، پێویستە بە عەقڵێتی قوربانی تەعاملی لەگەڵ بکرێت، نەک بەو مەرکەزیەتی کە وەزارەتی کۆچ و کۆچبەران بە بڕیارێک بێوێ خەڵکەکە هەموو بگەڕێتەوە شوێنی خۆی وەکو ئەوەی کە لە شەو ڕۆژێک دایکی ڕووی نەدابێ. خەڵک لەوێ جینۆساید کراوە. بێنە پێش چاوی خۆ دەیەک لە شنگال بەدەیان گۆڕی بە کۆمەڵ لە دەوروبەری دەیەکە هەبن تۆ بتوێ خەڵکەکە بگەڕێتەوە. بە چ سایکۆلۆژیایەکی تێکشکاو، بە چ سایکۆلۆژیایەکی هەپرون بوون، تیکە تیکەلی بووە، لیمە بوو ئەو خەڵکی لەوەیە. بە حقیقت ناکرێت بۆ میکانزم مامەڵە لەگەڵ دۆسیەی خەڵکی شنگال و ئاوارەکانی شنگال بکرێتەوە. بۆیە پێویستە بە شێوەیەکی ژیرمەندانە تەعامل لەگەڵ ئەو دۆسیە بکرێ و لە چوارچێوەی تەنها بڕێکی مادی کە بەڕاستی دەتوانم بڵێم تەنانەت قەترەیەکی شتە لە دەریایەک بۆ گەڕانەوەی با بڵێم ئێزیدەکان بۆ شوێنی ڕەسەنی خۆیان. پێویستە ئەو کارە ساتە لە ئاستی خۆی مامەڵە لەگەڵ بکرێ و وریانەتر سەرجەم لایەنە بەرپرسەکان لە حکوومەتی اتحادی بێنە ژێربار. بۆ ئێمە وەکو ڕۆڵی وەزارەتی ناوخۆ هەمیشە جەختمان لە ئاساییکردنەوەی بارودۆخی شنگال کردێتەوە بە جێبەجێکردنی ڕێکەوتنامەی شنگال. وەکو ستێپی یەکەم. زۆر سپاس دەکەم بەڕێز عەلی سەعید بەڕێوەبەری داتا و زانیاری لە ناوەندی هەوانگی قەیرانەکان. زۆر سپاس.